باخی گشتی شاری سلێمانیە چەند ساڵە ئێرە بووبووە شوێنگەی یەکتر بینین و ژوانگەی کرێکارانی بیانی، بەڵام ئێستان باخە چۆڵە و دەنگی زمانە جیاوازەکانی تێدا نایەت و جلو بەرگە کللتوریەکانی وڵاتە جیاوازەکانیشی تێدا نابینرێت. لێپرسراوی ڕێکخراوی پاراستنی مافی کرێکارانی بیانی و دەڵێت ڤایرۆسی کۆرۆنا دەستی خستووەتە گەرنی کرێکارانی بیانی و ئێستا ناتوانن وەک پێشتر لە باخی گشتی کۆ ببنەوە. گومان ئەوە ڕاستیەکە کە دەبێ بوترێ چەند کاریگەری لەسەر خەڵکە بۆ دوو ئەوە کاریگەری لەسەر ئەوان هەبوو بە تایبەتی ئێرە شوێنێک بوو بۆ تەواوی هەموو ئەو کەسانێک کە بیانین خواتە خەڵکی سلێمان نین هەتا بە کوردەکان ڕۆژهڵات و ڕۆژاوە هەموو ئەوانەیە کە لێرە بوون بجگە لە بیانیەکانیش، بەڵام ئێستا کە دەبینی ئێستا چۆڵە کەسی تێدا نیە، یعنی ئەگەر بگەڕێ دوو بیانی نابینیتەوە. ئەمە کاریگەری ڤایرۆسەکەیە لەسەر ئێرە و ئەم باخەشی بێناس کردووە. ڤایرۆسی کۆرۆنا لە سەرتاپای جیهاندا کۆڕ و کۆبوونەوە کۆمەڵایەتیەکانیشی نەهێشت. لە شاری سلێمانیش ڕۆژانی هەینی ئێرە کۆکەرەوەی بەشێکی زۆری کرێکارە بیانیەکان بوو کە لەم شارە کارەکەن، ئێستا بەکەمی دەبیندرێن. حەمەهەژار لێ پرسراوی ڕێکخراوی پاراستنی مافی کرێکارانی بیانی ڕایدەگەێنێت ڤایرۆسی کۆرۆنا بەشێکی زۆری ئەو کرێکارانەی بێکار کردووە، کێشەکانیان زیادی کردووە، بۆیە ناتوانن وەک پێشتر لێرە کۆ ببنەوە لەبەر خۆپارێزی و لەلایەکی ترەوە لەبەر زۆری کێشەکانیان. کاریگەری ڤایرۆسی کۆرۆنا لەسەر تەواوی هەموو ئەو کرێکارانەشە بۆ پێشتر ئێرە لە سەعات نوێی بەیانیەوە جێ یەکتر بینینی کەسە بیانیەکان بوو لە خزمەکان لە ڕەفیقەکان لە هەموو ئەوانەی کە لێرە هەن لێرە یەکتریان دەبینی، بەڵام ئەم کاریگەری ڤایرۆسە بەڕاستی دەوری زۆری هەبوو لە چۆڵکردنی ئێرەدا خاڵکترەوەیە کە بێکار بوون، چکە ئەم ماوەی 4-5 مانگەی ڕابردوو کاردار و بێکار بوو. ئەمەش کاریگەری هەیە لەسەر ئەوان، چکە ئەوان ئەوە ڕۆژانە پایانەکە نییە بیخۆن وەکو خەڵکی ترین ئەمانە دوو جار کاریگەریان لەسەر بۆ هەم جارێکیان کەەوەی لە دەرەوەی وڵاتی خۆیانن، هەم جارێک تریش ئەوەی کە لێرە بێکار بوونەوەفەتەیە زۆر وەزعی مادیان خراپ بوو. لە شاری سلێمانی نزیکەی 6,000 کرێکاری بیانی بە کوڕ و کچەوە بوونیان هەیە. لەو ڕێژەیەش نزیکەی لە 170یان خاوەن کار بوون لە ڕابردوودا، بەڵام ڤایرۆسی کۆرۆنا بەشێکی زۆریانی بێکار کردووە. ڤایرۆسی کۆرۆنا لەگەڵ سەرهەڵدانی لە جیهاندا ژیانی بە تەواوی ڕاگرت. باخی گشتیش لە ساڵانی ڕابردوو ئەگەر بۆ کوڕ و کچانی شاری سلێمانی شوێنگەی ژوان بوو بێت و یاخود پشوویەکی لێدرا بێت، لەم ساڵانەی دواییدا ببووە شوێنی یەکتربینین و کۆبوونەوەی کرێکارانی بیانی کە لە وڵاتانی دنیاوە ڕویان کردبوو ئەم شارە بۆ کارکردن. بەڵام ئێستا ڤایرۆسی کۆرۆنا ئەوانیشی بە تەواوی لە یەکتری دوور خستوتەوە و باخی گشتیشی بە بێنازی هێشتووەتەوە. ئەوەی کە ئومێ دەکرێت ئەوەیە لەگەڵ کۆتایی هاتن بە ڤایرۆسی کۆرۆنا و ڕەوینەوەی ئەم ڤایرۆسە نەگریسا جارێکی تر باخی گشتی پڕ بێتەوە لە قاقای پێکەنینی کوڕووکچانی ئەم شارە و هەم کرێکارانی بیانیش. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.